نیوەی دانیشتوانی جیهان بەدەست نەخۆشیەکانی دەم و ددانەوە دەناڵێن و ڕێکخراوی تەندروستی جیهانیش هۆشداری دەدات. ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت نزیکەی نیوەی دانیشتوانی جیهان واتە 3 ملیار و 500 ملیۆن کەس تووشی نەخۆشیەکانی دەم و ددان دەبن کە زۆربیان لە وڵاتانی کەم داهات و مامناوەندن. ڕێکخراوەکە ئاماژەی بۆ ئەوەش کردووە کە ساڵانە نزیکەی 380,000 حاڵەتی نوێی شێرپەنجەی دەم و ددان دەستنیشان دەکرێت. هۆشداریش دەدات نەبوونی ئامێری پزیشکی ددانی تایبەتمەند لە دامەزراوەکانی چاودێری تەندروستی هۆکارێکە بۆ بەرزبوونەوەی نەخۆشیەکانی دەم و ددان بە تایبەتی لە وڵاتانی هەژاردا. تیدرۆس ئادهانۆم بەڕێوەبەری گشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژەی بۆ ئەوە کردووە کە تەندروستی دەم و ددان لە مێژە لە تەندروستی جیهانیدا پشتگوێ خراوە، بەڵام زۆرێک لە نەخۆشیەکانی دەم و ددان دەتوانرێت ڕێگری لێ بکرێت و پێشنیار دەکات کە وڵاتان خزمەتگوزاریەکانی تەندروستی دەم و ددان وەک بەشێک لە پلانی نیشتیمانی خۆیان سەیر بکەن و هاوڵاتیانیش هۆشیار بکرێنەوە لە چۆنێتی بەدەستخستنی باشترین جۆری هەویری ددان. چونکە ساڵانە نزیکەی 380,000 حاڵەتی نوێی شێرپەنجەی دەم و ددان دەستنیشان دەکرێت.